سڵاوی خۆی گەورەتان لەبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خۆی گەورەتان لێبێ خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخواست بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازادیەکانی مرۆڤ لە ئیسلامدا دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسخواست. ئازادی مرۆڤ یەکێکە لەو بنەمایە لەو بوارانەی کە هەمیشە نەیارانی ئیسلام ڕەخنە لە ئاینی پیرۆزی ئیسلام دەگرن و پێیان وایە کە ئیسلام هیچ ئازادیەکی مرۆڤی نەداوە یان سنوورێکی دیاریکراوی بۆ ئازادیەکان داناوە. بێگومان لای نەیارانی ئیسلامیش و لای ئەوانەی کە بانگەشەی دیموکراسیەت و عەلوانیە دەکەن هیچ کاتێک ئازادی ڕەها بوونی نەبووە و لە هیچ کۆمەڵگەیەکی بێیاسا و بێڕێ و بێپلانیشدا ئازادی ڕەها بوونی نەبووە. تەنانەت دەتوانین بڵێن لە نێو ژیان و کۆمەڵگەی ئاژەڵ و بێعەقڵەکانیشدا بەو جۆرە ئازادی ڕەهاییە بوونی نییە، چونکە ئازادی ڕەها ئەگە من بۆ خۆمی مسۆگەر بکەم و بۆ خۆمی داوا بکەم ئەو کاتە ئازادی ئەوانی دیکە دەکەوێتە مەترسیەوە یا سنووری ئەوانی دیکە دەبەزێنم. پێدەچێ ئەو فەرمودەی کە گەنجێک دێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێم پێ بدەکەوە من زینا بکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەزانێ من پێشێلکردنی ئازادی ئەوانی دیکە بۆیە بە شێوازێکی زۆر جوان بۆی ڕوون دەکاتەوە کە ئایا تۆ پێت خۆشە لەگەڵ خوشک و دایک و پور و هاوسەری خۆتدا خەڵکێکی دیکە زینا بکە، خەڵکیش بەو شێوەیە پێی خۆش نییە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە بوارەکانی ئازادیەکەین و ئاینی پیرۆزی ئیسلام تا چ سنووری ئازادی بە مرۆڤ داوە و لە کۆمەڵگەی موسڵماناندا ئازادی ڕادەربڕین و ئازادی ئاینداری بۆ ئەوانی دیکە بۆ هەڵگرانی ئاینەکانی تر و شوێن کەوتوانی ئاینەکانی دیکە کامەیە و ئیسلامی پیرۆز چۆن دەبێتە پارێزەر و دەستەبەرکردنی ئەو ئازادیە هەم بۆ تاکەکانی خۆی هەم بۆ تاگی ئاینەکانی دیکە. بۆ مەبەستە لە هەولێرەوە زۆر بەڕێز مامۆستا ئیبراهیم کەرکووکی زانای ئاینیم لەگەڵە پێکەوە باز لە ئازادیەکانی مرۆڤ لە ئیسلامدا دەکەین. مامۆستاگیان سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوای پەروەردیگار لە جەنابتان و هەموو بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی پەیامی خۆشەویست خوای گەورە پاداشتان داتەوە. زۆر باش مامۆستا، پێم خۆشە سەرەتا سەرنج و قسەی جەنابت ببیستم لەبارەی ئازادی مرۆڤ لە ئیسلامدا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه ومن صار على نهجه وشريعته إلى يوم القيامة والدين. بتأكيد أم توري برزت آمادت كردوا وآماجت بيكر آزاديكاني مروف لآيني بيروزي إسلام دا. ئازادی لە سەرەتاوە ئەتوانین بڵێن پێناسەیان کردووە بە زۆر پێناسە و دەتوانین بڵێن هەتا ئێستاکانە پێناسەیەکی وا دەقیق و ورد لە بۆ ئازادی نەکراوە ئیلا ئەگەر لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە نەبیە، ئەگەنان نەیارانی ئیسلام نەیانتوانیوە پێناسەیەک لە بۆ ئازادی بکەن کە پێناسەیەک پڕ بە پێستەکەی بێتن. بۆیە ئازادی ئێمە لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە، ئازادی لە ڕوانگەی فەرمایشتەکانی پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم، ئازادی لە سیرە و ژیان و ژیانی سەروەرماندا و خەلیفەکانی ڕاشدی دوای پێغەمبەری خواوە سەلات و سەلامی خوای لەسەر بێ. ئێمە ئازادیەکمان خوای پەروەردیگار پێداوین، ئەو ئازادەیە کە لەگەڵ یەکەم لەحزەی لە دایکبوونی مرۆڤی هەموو مرۆڤێکا و هەموو ئینسانێک تاکێکی ئینسان کە لە دایک دەبێ خوای پەروەردیگار بە ئازادی دەیهێنێتە ئەم دنیایەوە. بۆیە ئازادیەک لە ئاینی پیرۆزی ئیسلامە بە مەعنا ئەو تعریفەی کە دەڵێ عیبارەة عن قدرة المرء على فعل ما يريده، بریتیە لە توانای هەموو ئینسانێک لەسەر ئەنجامدانی ئەو شتانەی کە بۆ خۆی دەیەوێ و مەبەستێتی لە چوارچێوەی ئەو حدود و قیود و ضەوابیتانەیە کە بۆی دانراوە. دیارە ئازادی لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەڕاستی بوارێکی فراوانی هەیە، تەنها بوارێک نییە ئێمە قسەی لێوە بکەین. لە هەموو بوارەکانی ئاینی پیرۆزی ئیسلامدا ئازادیمان هەیە. ئێمە یەکێک لەو بوارە گەورانەی کە خوای پەروەردیگار ئازادی تێداوە کە گرنگترینیانە ئەویش بواری بیر و باوڕە، یعنی حڕیەتی تەدەیون و حڕیەتی ئیعتیقاد. واتە ئینسانی مسلمان کە خوای پەروەردیگار و ئینسان و بە تێگڕا
خوای پەروەردیگار کە دروستی کردو ئازادی پێداوە ئازادی پێداوە لەوەدا کە تەدەین و دینداری اعتقاد و بیر و باوەڕی چه ئیعتقادێک چه بیر و باوەڕێکی هەیە واتە ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەت کە باز لێوە دەکەین ئەو پەڕی ئازادی ئیسلام داوە بە مرۆڤەکان لە بۆ دیاریکردنی بیر و باوەڕی خۆیان لە بۆ عەقیدەی خۆیان لە دوای ئەوەی کە پێغەمبەری ئیسلام کۆتا پێغەمبەر و شاخەڵاتی خوایی کە قورئانی پیرۆزە بۆمان هاتۆ ڕێگای فەهەدەیناه النەجدەین و ڕێگای چاک و ڕێگای خراپ و ڕێگای شەڕ و خەیری بۆمان ڕوون کردوێتەوە بە هەموو تەفاسیلەکانیەوە ئازادی داوە بە ئینسانەکان واتە ویست و ئیرادەی ئینسانەکان ئیختیاری ئینسانەکانی کۆنتڕۆڵ نەکردووە لە یەک شتێکە ئەواتە ئازادی لە بۆ عەقڵی ئینسانەکان هێشتۆتەوە بۆ ئەوەی کە بە عەقڵی خۆی بە حورریەتی خۆی بە ئازادی خۆی بێ ئەو ئاینە و ئەو دینداریە ئەو ئیعتقادە ئەو بیر و باوەڕە هەڵبژێریە کە بەڕاستی لەگەڵ کەسایەتی خۆیدا لەگەڵ مرۆڤایەتیدا لەگەڵ خودی ئینسانەکەدا تێک دەکاتەوە و دەگونجێ وەشیاوە وەکو خوای پەروەردیگاریش لە قورئانی پیرۆزە لە چەندان ئاەتە ئاماژە بەو ڕاستیەمان بۆ دەکا ئەو حەقیقەتەمان بۆ ڕوونەکاتەوە لە ئاەتێکی کە لە دەربارەی دوو گەنجە کە موسڵمان بوونە کە باوکیان مەسیحی بووە نەسرانی بۆتن کە دابەزیوە ئاەتی لا ئیکراهە فی الدین لا ئیکراهە فی الدین تبین الرشد من الغی ئەم ئاەتە پیرۆزە زۆر بەڕوونی پێمان دەفەرمیە بەلایەکی نەفی جنسەوە دەفەرمیە لا ئیکراهە فی الدین واتە لە دینداریە لە هەڵبژاردننی تەدەین و بیر و باوەڕ و ئیعتقادە نابێ هیچ کەسێک بە زەبری بە تۆبزی بە خورتی بە زەبر و زەنگ کرابێ بە مسلمان وەشتی وامان نییە لە هەموو مێژووی ئیسلامە تەنها ئەم دوو منداڵە کە لە سەبەب نزولی ئەم ئاەتە قورئانیە کە داوایان لە باوکیان کردو دەبێ مسلمان بی و خورتیان لێ کردووە ئەم ئاەتە قورئانیە بە دوای ئەم بیر و بۆچوونەی ئەوانە دابەزیەوە هاتۆتە خوارەوە نەخێر لا ئیکراهە فی الدین قد تبین الرشد من الغی ڕێگای ڕاست و ڕێگای چەوت خوای پەروەردیگار ڕوونی کردوێتەوە بەڕاستی بۆمان ئەو کاتە ئینسانەکان ویستی خۆیان بە ویستی خۆی فمن شاء فلیؤمن ومن شاء فلیکفر هەر کەسێک ئەگەر ویستی لێ بێ و بیەوێ ئیمان دێنێ و هەر کەسێکیش ئەگەر کوفر و جەهالەت و بێباوڕی و نەزانین و نەفامی و علمانیەت و دیموکراسیەت و بێباوڕی و غەیری ئاینی پیرۆزی ئیسلام شتێکی تر بۆ خۆی هەڵدەبژێرێ و پێی باشە و پێی وایە ئەمە چاکە بەڕاستی کە لە حەقیقەت و ڕاستیاوانیە ئەوە ئازادی ئینسانە و هیچ کەسێک نەهاتووە لە یەکەم ڕۆژی ئیسلامەوە لە شاری مەکەڕە هەتا شاری مەدینە و ژێر دەسەڵاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا وەکو منافقەکان کە لەگەڵیان ژیاون لە کۆمەلگای مەدینەیە جوولەکەکان کە لەگەڵیان بوونە ئەو پەڕی ئیختیاری خۆیان هەبووە حورریەت و ئازادی خۆیان هەبووە چۆن تەدەیونی خۆیان دەکەن چۆن دینداری خۆیان دەکەن بەڵام لە چوارچێوەی ئەو ضەوابیت و حدود و یاسا و قیودانەیە کە ئیسلام دایناوە کە لە بەرژەوەندی هەموو لایەکدا بۆتن نەک تەنها لە بەرژەوەندی مسلمانان لە بۆ پاراستنی ئەمنیەتی قەومی ئەمنیەتی هەموو لایەنەکانی ئەمنیەت بەڵێ ئەمە پێی دەگوترێ ئەو ئازادیەی کە ئاینی پیرۆزی ئیسلام هێناوێتی و دەتوانین بڵێن ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەڕاستی ئازادیەک هەیە ئەو ئازادیە جوان خوای پەروەردیگار داوێتی بە مرۆڤەکان و پێغەمبەری خوا هێناوێتی بۆ ئێمەی مسلمان لە هیچ ئاینێکە و لە هیچ بیردۆزەیەکە و لە هیچ فکرێکە و لە لای هیچ کەسێک لە سەرتاپای زەوی بەڕاستی ئازادی وانییە ئەوەی کە پێی گوتراوە ئازادی بەڕاستی چەواشەکاری بووە هەڵخەڵەتاندن بووە فریودان بووە فێڵێکردن بووە دۆڕاندن بووە مای تیاچوونی ئەو ئینسانە بووە هەم لە دنیاە و هەم لە قیامەتا بە تەئکید بۆیە دەتوانین بڵێن ئازادیەک کە بە معنای کەلیمەی ئازادی بێ و حڕیەتێکی جوان و ڕێکوپێک بێ حڕیەتێک بە ضەوابیت و قیود و شەرتەکانی خۆیەوە بێتن بە تەنها ئەم حڕیەتە ئەوەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام و خوای پەروەردیگار لەسەر لە قورئانی پیرۆزە و پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم محەممەد الموستەفا بۆ ئێمەی مسلمان و بۆ ئێمەی باوەڕداری هێناوە نەک هەر لە بواری بیر و باوەڕدا لە بوا هەموو بوارەکانی تری ژیانی مسلماندا تەمەشا دەکەین ئەو پەڕی کە مەجالەکانی تری حڕیەت کە مەجالی عیباداتە مەجالی کەلیمە و دەربڕینی ڕەئی و تەعبیر عن الڕەئی وەکو ئەمڕۆ پێی دەگوترێتن دەربڕینی ڕاوبۆچوونی خۆی کە ئینسان دەردەبڕێ و بوارەکانی
علم و بەدەستێنانی زانست و ثەقافەت و هەموو ئەو بوارانەی کەتر کە ئێمە باسی لێوە دەکەین لەم تەوەرەیە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بە وردی و زۆر بە دەقیقی و زۆر بە جوانی ئازادی داوە بە هەموو تاکێک هەم لە پیاوان و هەم لە ئافرەتان هەم لە گەنجان و هەم لە کەسێک کە بە ساڵاچووە هەموو کەسێک لە کۆمەلگایە لەسەر پشتی ئەم زەوێدا خوای پەروەردیگار ئازادیەکی پێداوە و ئیرادە و ویستێکی داوە پێی ئیختیاری داوە پێی عەقڵی کە داوە پێی لە دوای ئەوەی کە عەقڵی داوە پێی ئیرادە و ئیختیاری داوە پێی ئەنجا بە ویستی خۆی لەژێر تیشکی وحی خوداییدا لەژێر تیشکی وحی خوداییدا ئەو دەزانێ بەڕاستی حریەت کامەیە و فەوضا کامەیە ئەوەی کە ئەوان پێی دەڵێن حریەت دژمنانی ئیسلام و نەیارانی ئیسلام ئەمە حریەت و ئازادیە یان ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام لە بۆ مرۆڤەکانی هێنا و مرۆڤایەتی ئازادیە و بەم حریەتە جوانەی کە خوای پەروەردیگار لە قورئان و پێغەمبەری خوا لە فەرمایشتە جوانەکانیدا لە بۆ ئێمەی مسلمانی هێنا و ئێمەش هەتاوەکو ئەمڕۆ فەخر دەکەین و شانازی دەکەین بەو ئازادیە جوانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام لە بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا و مرۆڤایەتی هێناوە. بۆچی بەشێک لە نەیارانی ئیسلام پێیان وایە لە ئیسلامدا ئازادیەکانی مرۆڤ زۆر بەرتەسکن و بەتایبەت ئافرەت و مرۆڤ بەگشتی و ئافرەت بە تایبەتی ئازادیەکی زۆر تەسک و سنوور بۆ دانراوی هەیە و ئەوە پێی ناگوترێ ئازادی کە ئیسلام داوێتی بە تاکەکان و بە شوێن کەوتوانی. ئەمە لە چیەوە سەرچاوەی گرتووە؟ بەتەکید دژمنانی ئیسلام لە لایەکەوە لە ئیسلامیان نەداوە لە هەموو لایەکەوە لە ئیسلامیان داوە ئەوەی کە جەنابت دەفەرمووی لە بواری ئافرەتاندا بە تایبەت دژمنانی ئیسلام زانیویانە تاکە چەکێکی بەهێز بەدەستی ئەوانەوە لە دوای ئەوەی کە ئەوان لە هەموو مەیدانەکانە لە ڕوبەڕووبوونەوە بەرامبەر بە ئومەتی پێغەمبەری خوا و موسڵماناندا شکستیان خوارد و پاشەکشەیان کرد و دۆڕان و وەنەیان توانی بەرگری لە بیر و باوەڕی پوچ و باتیلی ناڕەوای خۆیان بکەن ئەوەی کە تاکە چەکێک بوو لەلایەن دژمنانی ئیسلامەوە بە یەهود و بە نەسارا و بە بوتپەرست و بە سەنەم و بە منافق و بە هەموویانەوە المنافقون والمنافقات بعضهم أولياء بعض يأمرون بالمنكر وينهون عن المعروف ئەوان بەڕاستی توانیان لە ڕێگای ئەم دەستەواژە چاواشەکاریانەوە لە ڕێگای کۆمەڵێک دەستەواژەی بەڕاستی ژەهراویەوە ئەتوانین بڵین کە ئازادی بۆ مرۆڤەکان ئازادی ڕەها بە تایبەت ئازادی دایکان و خوشکانی ئێمە کە بەڕاستی ئەو پەڕی جێگای شەرمەزاریە لە بۆ هەموو ئەوروپا ئەو پەڕی جێگای شەرمەزاریە لە بۆ غەربیەکان ئەو پەڕی جێگای شەرمەزاریە لە بۆ هەموو ئەلمانیەکان ئەگەر ئەوان بڵێن ئێمە ئازادیمان لە بۆ ئافرەت هێناوە ئەوەی کە ئازادی لە بۆ ئافرەت هێنا لە یەکەم ڕۆژە بانگی بە جۆچکەی ئافرەتادا ئەو پەروەردیگارە باڵا دەستە بوو کە دەفەرمێ من يعمل منكم من ذكر أو أنثى فلنحيينه حياة طيبة يعني خواي پروردگار کە دەفەرمێ للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبنا کە ئاەتێک کە سوورەتێک لە قورئانی پیرۆزە بەناو خوشکانەوە تۆمار کراوە هەموو حەق و مافەکانیانی تێدا دانراوە لە سوورەتی ئەحزاب و لە سوورەتی نور و لە باقی سوورەتەکانی قورئانی پیرۆزە ئەو ئاەتە قورئانی کە دێتە خوارەوە ئاەتی وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت ئەمە ئازادی ئافرەت بوو بەڕاستی ئەمە ئازادکردنی ئافرەت بوو لە دەستی زەبر و زەنگی نەفامی و جاهیل و جاهیلێت و جاهیلەکانە بەڕاستی ئەوان لە بۆ ئەوەی کە ڕەواجی بازاڕی خۆیان بکەن و بازاڕی خۆیانی پێگەرم بکەن و لە بۆ ئەوەی بتوانن بەڕاستی زیاتر لە 1000 مەدفەعیە کاریگەری لە وڵاتی مسلمانان بکەن و لە گەنجی باوەڕدار بکەن و لە خەڵکی ئێمە بکەن هەهاتن لە ڕێگای ئەوانەوە کە ئیسلام مافی ئافرەتی نەداوە ئازادی بە ئافرەت نەداوە بڕۆ لە ئافرەتێکی مسلمانی باوەڕدار پرسیار بکە بڵێ ئایا ئیسلامی پیرۆز ئایا ئیسلامی عەظیم ئیسلامی گەورە یعنی چه حەقێکی لە تۆ سندۆتەوە بابێ لە خودی دایکانی ئێمە پرسیارکە لە خوشکانی ئێمە پرسیارکە ئەوانەی کە ئێمە پیان دەڵێن دایک و خوشک و کچی بەڕێز و خوشکی بەڕێز و داپیرە بەڕێزەکانی ئێمە بابێن پرسیار لەوان بکەن بزانن ئایا ئاینی پیرۆزی ئیسلام
ئازادی بەوان داوە یان ئازادی لێزەوت کردوونە یان ئازادیەکانیانی تەسک کردوێتەوە یان ئەوان مافیان هەبووتن شان بەشانی براکانیان لە مەیدانی جەنگ و جیهادا لە مەیدانی علم و زانست و معریفەیە لە مەیدانی تاودانی هەموو بوارەکانە کە خزمەتیان کردو بە مرۆڤایەتی ئەو هەموو عالیمە ئافرەتەمان هەیە ئەو هەموو زانا گەورەیەمان هەیە لە خوشکان و لە دایکانی بەڕێزمان لە هەموو بوارەکانی ژیاندا لە مێژووی ئیسلامیە ئێمە بوارێکمان نییە کە ئافرەتان شەرمیان پێبێ بێن باسی لێەوە بکەن بڵێن ئێمە بەڕاستی لەم بوارەیە لەم مەجالەیە ئیسلام بوارمانی تەسک کردوێتەوە و ڕێگای نەداوە ئێمە سەفەر بکەین ئێمە حەج بکەین ئێمە عەمرە بکەین ئێمە جەنگ و جیهاد بکەین ئێمە لە بۆ علم و زانست و زانیاری لە چوارچێوەی شەرعی خوای پەروەردیگارە دەربچین بەڵێ ئەمە بەڕاستی دوژمنانی ئیسلام و ئەوان وایان زانی ئازادی ئەو بەڕەڵایەیە ئەو فەوضایەیە کە وەکو دەڵێ فهم الفاسقون والفاسقات الحرية الكاملة في الفسوق والفجور ئەوانی دڵ نەخۆشەکان ئەوانەی کە بەڕاستی نەخۆش بوون و منافق بوون و دووڕوو بوون یان کافران و بێباوڕان وایان زانی بەڕاستی ئازادی تەنها ئەو بێباروبەندەیە ئەو بێباروبەندێ و بێقەید و قیودەیە کە ئافرەت بۆ خۆی بەڕاستی وەکو ئەمڕۆ دەبینین وەکو کاڵایەکی لێکراوە بەدەستی ئەوانەوە هەر لە ژێر پیاڵەیەک ڕاهەتا دەگەیتە ئەو پەڕیشتەکانی تیجارەت و بازرگانی ئەوان بەداخەوە دەڵێم ئافرەتیان سووک کرد ئیهانەیان پێکرد لە جیاتی هەموو ڕێز و حرمەت و شکۆیەکی ئافرەتیان دابەزاندە خوارەوە بە ناوی ئازادیەوە ئەمە ئازادی دایکانمان نەبوو ئەمە بەڵکو ئیهانە بوو ئەمە تەهوین بوو سوکایەتی پێکردن بوو ئەمە کردنی ئافرەت بوو بەڕاستی ذلەتی ئافرەت بوو ئەو ئافرەتانەی کە ئێستاکانە دەناڵێنن بەدەستی نەخۆشیەکانی سەیلان و زوهەری و نەخۆشی زیاتر لە 40 ملیۆن مرۆڤ بەدەستی نەخۆشی ئایدزەوە ئەمە بەڕاستی ئازادی ئەوان بوو لە بۆ دایکانی ئێمە کە جێگای خەجاڵەتە کە جێگای شەرمەزاریە ئەو هەموو نەخۆشیەی کە لەلایەنی تەندروستیەوە کە ئێستا ئافرەتانی جیهان پێوەی دەناڵێنن بەداخەوە ئەگەر تەمەشای کۆمەلگای مسلمانان بکەیت کە ئافرەتانی ئێمە لە فەضلی خوا لە فەضلی ئەم ئیسلامە تەمەشا دەکەین زۆر دوورن لە جۆری ئەم نەخۆشیانەوە و زۆر کەمە نمونەیەکی زۆر کەمە ئەگەرنا ئەوەی هەشە لە ڕێگای کەسە پیسەکانی ئەوانەوە یان ومنکم سەماعونە لەهم ئەوانەی کە بەڕاستی ئاڵقە لە گوێی ئەوانە لە ڕێگای ئەوانەوە هاتۆتە ناو کۆمەلگای مرۆڤایەتیەوە ئەگەر ناوانیە ئەگەر پرسیار لەوان بکەین و پرسیار لە ئافرەتانی ئێمەی مسلمانیش بکەین بە ئینسافەوە بڕۆی لە ئافرەتێک بپرسی کە بەڕاستی بە ویژدانەوە جوابت بداتەوە ئەو کاتە تێدەگا ئەو پەڕی ئازادی و ئەو پەڕی شکۆ و ڕێز و حەیا و حرمەت و گەورەی و کەڕامەتی ئەم ئینسانە وەکو ئافرەتێک تەنها و تەنها لە بەرنامەکەی خوای پەروەردیگارە و لە ئاینی پیرۆزی ئیسلامە و لە ژێر سایە و سێبەری ئیسلامە دەستی دەکەوێ نەک لە ژێر دیموکراسیەتێکی درۆدا لە ژێر عەلمانیەتێکی بەڕاستی پڕ لە چەواشەکاریدا هەڵخەڵەتاندنی ئافرەتان هەتا وەکو گەنجن دوایش خستنە پیرخانە و دارولعەجەزە و ئەو شوێنانەوە کە کەس هاوڕیان لێ ناداتەوە و سەلامیان لێ ناکە و مەرحەبایان ناکە و بەلایەندا ناچێتن بەڕاستی ئەمە بەڕاستی چەواشەکردنی مرۆڤایەتی بوو بەڕاستی ڕیسواکردنی بەتایبەت ئافرەتان بوو لەگەڵ ڕێزمدا کە قسەیە دەکەم بەداخەوە لە ئەسەفەوە کە دەڵێم دایکانی ئێمە خوشکانی ئێمە النساء شقائق الرجال یعنی ئافرەتان ئومەهاتنا یعنی دایکانی ئێمەنە دایکانی بەڕێزی ئێمەن ئافرەتان بەشێکی کۆمەلگان و تەواوکەری دایکی بەشەکەی تری کۆمەلگاشن بەڕاستی وە خوشکی ئێمەن وە کچی ئێمەن بەڵام بەداخەوە ئەوان وایان زانی ئازادی ئەو حڕیە دواتە ئەو فەوضایەیە کە نا کەسێکی عاقڵ پێی ڕازیە واللهی شێتیش پێی ڕازی نییە چونکی ئەگەر کەسێک شێتیش بێتن یعنی ڕێگای سنووری بۆ داری دەکرێتن نابێ بەبێ بەندوباری بەبێ هیچ قەید و قیودێک بەبێ هیچ ضەوابیت و شەرت و شرووتێک بە کەیفی خۆی چیە بیکە خۆشێتیشتی واناکە حتا حیوانات ئاژەڵەکانیش
بەڕاستی دەبێت لە چوارچێوەیەکدا ضەبط بکرێن خۆ نابێتن حیوانیش حڕیەتێکی کاملی تەواو و ڕەهای مطلقی بدرێتە بەو شێوازەی بۆ خۆی مادامە حیوانە چی دەکا بۆ خۆی بابی کاتن خۆمە هیچ کەسێک ئەم شتە ناڵێتن بۆیە خوای پەروەردیگار لە کاتێکە ئەو کەسانەی کە پیان وایە حڕیەت ئەمەیە دەفەرمێ ئولائیکە کەلئەنعامی بەل هوم ئەضەل سەبیلا ئەوان بەڕاستی لە ڕێزی ئاژەڵانیش دێنە خوارەوە چونکی ئێمە لەگەڵ ڕێزماندا چەندان ئاژەڵشمان هەیە بەوەی کە ئەوان ئێستاکانە لە بە ئازادی ئافرەت و حڕیەتی ئافرەت کە بە هەموو جیهانە پەخشی دەکەن و بەڵاوی دەکەنەوە بێبار و بەندی و بەڕەڵایی و ئەو هەموو کاری خراپ کە بەڵاوی دەکەن بوار و مەجالەکانی ئازادی مرۆڤ لە ئیسلامدا کامانن واتە لە چ بوارێکدا لە چ مەجالێکدا ئیسلام ئازادی داوە بە مرۆڤەکان و بە شوێنکەوتوان و نیشتە جێبوانینە و ئەو دەوڵەتەی کە ئیسلام حاکم و دەستڕۆیشتووە تیایدا. بەڵێ بوارەکان ئێمە یەکجار زۆرن ئەتوانین بڵێن هەموو مەجای هەموو بوارەکانی ژیانی ئینسان دەگرێتەوە هیچ بوارێک نەماوە لە بوارەکانی ژیانی ئینسان ئیسلام ئازادی تێدا نەدابێت. یەکەم بوار لەو بوارانەی کە باسمان کرد بواری ئیعتیقادە بواری بیر و باوڕە ئازادی لە هەڵبژاردننی ئەو ئاینەیە ئەو دینەیە کە تو دەتەوێت. ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە وەکو باسم کرد لە ڕۆژی یەکەمەوە پێغەمبەرەکەمان سەرکردە و سەروەرەکەمان ئەو پەڕی سەماحەتی نواندووە نەک ئیرهاب و تونڕەوی و توندوتیژی بەرامبەر بە دانیشتوانی کۆمەلگاکەی خۆی نواندووە. دەبینین کۆمەلگای پێغەمبەری خوا منافقی تێدا بووە زۆر بە ئازادی هاتوونە و چوونە کەس دەستی لیان نەداوە ئەو پەڕی دەغەڵایەتی و دووڕێیاتی و مەکر و پیلان و فێڵیان کردووە بەرامبەر بە پێغەمبەری خوا و دەبینین جوولەکە هەتا ئەو کاتەی خیانەتە گەورەکانی یەک بە دوای یەکە لە شاری مەدینەیە تۆمار نەکردووە ئەو پەڕی ئازادیان هەبووە لە بازاری مسلماناندا سۆڕاونەتەوە کڕین و فرۆشتنیان کردووە ئازادی عیبادەت و بەندایەتی و نوێژ و دروشمەکانی خۆیانیان پێدراوە بۆیە ئیعتیقاد و تەدەین و دینداری ئینسان یەکێکە لەو بوارە فراوانە جوانانەی کە ئینسان خوای پەروەردیگار تێیدا ئازادی کردووە من شاء فلیؤمن ومن شاء فليكفر یان خوای گەورە دەفەرمی ئەفە ئەنتە تکره الناس على أن يكونوا مؤمنين ئایا تۆ خورتی لە خەڵکەکەی لەسەر ئەوەی کە ببن بە ئیماندار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و مسلمان بە درێژایی مێژوو ئێمە نەمان بووە هیچ کەسێک لەسەر بیر و باوڕ ئەشکەنجە و ئازار درابێ لەسەر عەقیدەکەی لەسەرەوەی کە مسلمان نەبوو بێ کوژرا بێتن هەتا ئەو کاتەی کە بەڕاستی ئەوان نەبوونەتە لەمپەرێک نەبوونەتە پەرچێک دژایەتی ئیسلام و خوا و پێغەمبەر و پەیام و مەنهەجەکەیان کردبێ ئەگەرنا هیچ کاتێک لەسەر ئەوەی کە دەبێ ئیلا تو مسلمان بی ئەگەرنا لەم کۆمەلگایەدا نابێ بژێی لێرەدا نابێ بژێی ئێمە وەکو تەعایوش في ظل الإسلام یعنی پێکەوە ژیان لە ئاینەکان لە ژێر سێبەر و سایی ئیسلامدا ئەوە تا کۆمەڵێک لە مەسیحیەکانی نەجران کە دێنە خزمەت پێغەمبەری خواوە وەفدێکی زۆر گەورەنە هەشتا پیاو لە مەسیحیەکانی نەجران کە دێنە ناو مزگەوتی پێغەمبەری خواوە بۆ ماوەیەکی زۆر لە عاسیمەی دەوڵەتی پێغەمبەری خوا و لە مزگەوتی پێغەمبەری خوا ماونەتەوە لە ناو ئەم مزگەوتەیە کە مزگەوتی مەدینەیە مزگەوتی پێغەمبەری خوایە ئەم هەشتا پیاوە نانیان پێدراوە خواردنیان پێدراوە ڕێزیان لێ گیراوە نێژ و عیبادەت و سەڵەواتی خۆشیان لە ناو مزگەوتی پێغەمبەری خوایە ئەنجام داوە دێمە ئەو پەڕی ئازادیە چ لەو ئازادیە گەورەترە ئەنجا کە خوای پەروەردیگار دەبینین هەر لە ڕووی ئازادی دینداریەوە تەدەیونەوە لە مزگەوتێکمان هەیە مزگەوتی مەسجید بەنی ئومەیە لە دیمشق ئەم مزگەوتە مسلمانان و مەسیحیەکان لە بۆ ماوەی لە ساڵی چواردەی کۆچیەوە هەتا وەکو ساڵی هەشتا و شەشی کۆچی نزیکەی 50 و ئەوەندە ساڵە زیاتر مسلمانان لە لای ڕاستەوە و مەسیحیەکان لە لای چەپەوە کە ئەم کەنیسەیە لە ئەسڵدا پێشتر ئەمە شوێنێکی ینی بوذیەکان بۆ دوایی بوویتە کەنیسە دوایی کە ئیسلام دەستی دەسەڵاتی لەم ناوچەیەدا پەیدا کرد و حاتی ئەم ناوچەیە کراوە ئەم شوێنە ئەم مەعبەدە دەکەوێتە مابەینی مسلمانان و مەسیحیەکانەوە مەسیحیەکان لەلایەکەوە دینداری خۆیان کردو زیاتر لە 50 ساڵ دوایی هەتا ئاخر شت کە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان لە مقابلی کەنیسەیەکیان دەداتی ئێریان دەدەنەوە بە مسلمانان ئەمە ئەو پەڕی ئازادیمان پێ دەڵێ بوارێکی تر لە بوارەکان بواری عیبادەت و بەندایەتیە
ئینسان لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئازادە چ دەپەرستێ با پەرستێت هەر شتێک دەپەرستی ئەوەتە قورئان بەڕوونی پێمانە فەرمیە قل الله أعبد مخلصا له ديني أتو بيان بلي أمن الله أعبد تنها وتنها خوا أبرستم مخلصا له ديني أي إيوة چي دا برستن انجا خواهي قورة دا فرمية فاعبدوا ما شئتوا إيوة چي دا برستن حستان ليه بي برستن يعني برديك برستي داريك برستي صنميك برستي طاغوتيك برستي أما قرآن أو بري آزادي داو بإنسان فاعبدوا ما شئتم من دون الله لغير خواهي پروردگار انجا بلام كوتاي آية كده فرميتي قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأموالهم يوم القيامة خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة ذلك هو الخسران المبين أقادار بن أو آياتك بيمان دفرمي من شاء فليؤمن ومن شاء فليكفر لكوتاي آياتك الراس تضليتو آزادك إيمان دينيان كافر دبي بلام دفرمي إنا أعتدنا للظالمين نارا أحاط بهم سرادقوا بيش الضليتن أجر تو كافر بباور بي براسي خسير الدنيا والآخرة ذلك هو الخسران المبين إما آمادمان كردو إنا أعتدنا للظالمين للكافرين والمشركين نار جهنم خواهي قورا وي آمادا كردو بلي أما بواري عبادات يعني أتوي إنسان آزادي كمشكماريك دا پرستي خرماو داريك دا پرستي يان لودا كدي خواهي پروردگاري وخالقي كونو كائنات دا پرستي براسي بۆیە ئیسلام ڕێگای داوە بە مەسیحیەکان چیەکەن بۆ خۆیان چێ پەرستن بە نەسارا بە بوذیەکان بە چی ئەمانە لە چوارچێوەی خۆیاندا مادامە نەبنە لەمپەر و محاربێک و دژایەتی ئیسلام و پەیام و مەنهەجەکەی نەکەن لە چوارچێوەی سنووری خۆیاندا لە ژێر چەتری ئیسلامیشدا بگرە لە ژێر چەتری فراوانی ئیسلامدا بە درێژایی مێژوو ئەبینین هەموو ئاینەکان و ئاینزاکە ئاینەکانی تر بەڵێ دیندار و تەدەیونی خۆیان کردووە حڕیەتێکی ترمان هەیە پێی دەگوترێتن حڕیەت التعبیر عن الرأي والكلمة والإنسان ئازادە لە وتنی قسەکانیدا لە دەربڕینی ڕاو بۆچوونەکانیدا ئێمە هیچ سەحابەیەکمان نەبووە لە بەردەمی پێغەمبەری خۆیان نەیتوانی بێ ڕەئی خۆی دەربڕێت هەموو سەحابەکان أي قرآن بما نافرمي وأمرهم شورى بينهم وشاورهم في الأمر أما أو بري آزادي تهمو إنسان كان حتى أصحابي بيغمبري خوا برامبر بيكم قائدي أمت كبيغمبري خوايا خلقان بآزادي راو بوچوني خوايا در بري ولا خزمة بيغمبري خوايا إما كساني كافر من هبوا أما أو بري لتكي آزادية هاتو تلاي بيغمبري خواوا دووگردەکەی سەرشانی پێغەمبەری خوای بە ئەو پەڕی قووەت و تواناوە ڕاکێشا و ئەزیەتی پێغەمبەری خوای داوە گوتوەتی یا محەممەد ئیعطینی من مال الله ليس مالك ولا مال أبيك ئەو ماڵ و سەروەت و سامان و دارایی لە بەردەستتدایە بەشمدا خۆ نەهی تۆیە و نەهی باوکی تۆشە چی ئەمە قبوڵەکە چ سەرکردەیەک لە سەرکردەکانی جیهان کە بەناو دیموکراسیەت و ئازادی و ئەلمانی و عەولەمە و ئەمڕۆ کە قبوڵی ئەوە دەکەن کەسێک لە پشتەوە ڕایان کێشێت و ئەزیێتیان بدا و بڵێ ئیعطینی من مال الله ئەو من مال الناس ئەوەی کە دارایی خەڵکیە زەوتت کردو و داگیرت کردو و قۆڕغت کردووە بێنە بەشمدا خۆ ماڵی خۆت و باوکرد نییە بەڕاستی ئەمە ئەو پەڕی ئازادیە بەڕاستی ئازادی لە داواکردندا لە دەربڕینی ڕاوبۆچوونەکاندا خەلیفەیەکی وەکو عومەری کوڕی خەتابمان هەیە بە ئەو پەڕی عەدالەت و دادپەروەری ناسراوە لەسەر مینبەرە کاتێک تەحدیدی مارەیی ئافرەتەکە دەڵێ نابێت لە 19 مسقال زیاتر بێتن ئافرەتێک لە ناو وتارەکە لێ هەڵەسێتەوە پێی دەڵێتن یا عومەر ئەمە ئەو پەڕی زەوتکردنی ئازادی ئێمەیە خوای پەروەردگار دەفەرمێ وئین ئاتەیتم ئیحداهن قینطارا فلا تأخذوا منهن شيئا چۆن تو دەڵێی نابێت لەوەندە زیاتر بێتن عمر کە هەڵوێستەیەک دەکا کە دەزانێت ڕایەکەی عمر غەڵەتە و ڕای ئەم ئافرەتە ڕاستە دەفەرمی عەفوەن ڕەبی ئەخطأ عمر وأصابت امرأة هەر لە ناو وتارەکەیە داوای لێبوردنەکە شەرم ناکە زۆر بە ئازادی زۆر بە ئەو پەڕی ڕەحابەتی سەدرەوە بە سینگێکی فراوانەوە دەڵێتن داوای لێبوردن دەکەم پەروەردیگاری باڵا دەستم عمر هەڵی کرد و ئەم ئافرەتە ڕاستی کرد ئەمە دەربڕینی ئەو پەڕی ئازادی ڕاوبۆچوون نییە کە ئەوان ڕاوبۆچوونی خۆیان لە بەردەمی خەلیفەی موسڵمانان و خەلیفەی ڕاشیدین و هەموو ئەمانەیە دەربڕیوە زۆر باش ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێک کە دێتە سەر حوکمەوە
دەبینین لە دوای کاڵبوونەوەی کاریگەری وەحی و کۆچی دوایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیدی ئەو دەسەڵاتە کە پێی دەگەوترێ ئەمەویەکان هەتاوەکو عوسمانیەکان هەستەکرێ بەرامبەر بە ئەوانەی دژ بوون با لە نێو بازنەی موسڵمانانیشدا بوون جۆرێ لە جۆرەکان ئازادیان زەوت کراوە و دژایەتی ئەوانی دیکە کراوە بە تایبەت هەر دەبینین لە سەردەمی ئەمەویەکاندا دەسەڵاتە سیاسەکە جیاکراوەتەوە کەوتونەتە گیانی زانایانی ئاینی و پیاوانێک وەکو عیزی کوڕی عەبدولسەلام و ئیبن تەیمیە و ئیمامی ئەبوو حەنیفە و هەزارەها زانای دیکە لە زیندانەکاندا بەندکراوە. مەبەستمەوەیە بۆچی ئیسلام لەگەڵ هەموو مافە جوانەی کە بە مرۆڤیەدا لە بواری ئازادیدا بەڵام هەر لە دوای 20 ساڵ لە وەفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەسەڵاتە سیاسیە موسڵمانەکە دەکەوێتە وێزەی ئەو زانایانەی کە ڕاگری کۆمەڵگەن و بە باشترین زانایانی ئەو سەردەمە ناودێر کراون. کامەیە و ئازادی کە لە دوای نەمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم موسڵمانان ئەبێ شانازی پێوە بکەن. بەڵێ ئێمەی موسڵمان شانازی دەکەین بە قورئانی پیرۆز و وەکو تاجی سەرمان و بە فەرمایشتە زێڕینەکانی سەروەرمانەوە و بە هەموو ئەو عملە ڕاشید و جوان و ڕاستانەوە کە لەسەر ڕێباز و مەنهەجی پێغەمبەری خوایە ئێمە تەبەڕا دەکەین، ئیسلام تەبەڕا دەکاتن، حاشا دەکەین لە هەموو ئەو کردەوانەی کە بەڕاستی لەژێر سایە و سێبەری ئیسلامە بەناو مەلیک و دەسەڵاتدار و پاشاکانەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پۆلێنی پاشا و دەسەڵاتدارەکانی کردووە کە دەفەرمیە ئەم ئیسلامە دەستی پێکرد بە پێغەمبەرایەتی هەتا خوا حەزی کردمایەوە دوای دەست خلافەتی ڕاشدین دێ 30 ساڵ و لە دوای ئەو کە دەبێتە ثم يسير ملوكا عضوضا ئەم مەلیکایەتێ کە دەستی پێکرد ملوکی بەنی ئەمەویەکان و عەباسیەکان و دواتر و ئەمانە لە سەردەمی کە ئەزێتی زانایان و عولەمایانی سەرڕاستی ئیسلام و مێزەرە پاکەکانی ئیسلام دراوە وەکو ئەحمەدی کوڕی حەنبەل و عیزی کوڕی عەبدولسەلام و سەدان و سەدانی تر لە زانایان کە لەژێر تەعذیب و ئەشکەنجە و ئازاری دەسەڵاتدارەکانی بەناو موسڵماناندا دژایەتی کراون و وەکو دەڕێ ئازادیان تەقەیود کراوە و ڕێگای تەواویان پێ نەدرا ئەو ڕێگایی کە خوای گەورە پێداون. بەڵێ بە تەئکید ئێمە دەڵێن ئەمانە لە هەر کەسێک با بەناو ئیسلامەوە بێ با بەناو موسڵمانەوە بێ مادامە لەسەر مەنهەجی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر شەریعەتەکەی خوای پەروەردیگار تعامل نەکات لەگەڵ هاوڵاتانیدا ئیسلام بەڕای لێ دەکا، ئیسلام تەبەڕای لێ دەکا، ئیسلام حاشای لێ دەکا لەم کردەوانەی کە ئەوان ئەنجامیان داوە. ئەوە پێی ناگوترێ ئازادی بەڕاستی. حڕیەتی موسڵمان ئەمن پێم باسمان کرد کە پێغەمبەری خوا و خەلیفە ڕاشیدەکان و لە دوای ئەوانیشا خەڵک زۆر بە ئازادی قسەی کردووە، بەڵام کە مەلیکانێک پاشاگەلێک کە دێن زاڵمن یان زوڵمیان کردووە یان ستەمیان کردووە یان ئازادی خەڵکانێکی مسلمان و عالم و زانەکانێکیشیان بەڕاستی تەقەیود کردوتن و ڕێگەیان پێ نەداون بە ئازادی خەڵک بەرەو ئەو حەق و ڕاستیە بێنەوەکە لەبەر ئەوەی کە کورسیەکانی ئەوان دەسەڵاتی ئەوان لەوەیە بەرژەوەندی لەوەدا نەبوو بێ لەبەر ئەوەی کە ئەوان لە کورسی خۆیان ترسابێتن، لە دەسەڵاتی خۆیان ترسابێتن، لە بنەماڵەکەی خۆیان ترسابێتن. ئەمە ئەسباب و هۆکاری زۆری تێدا هەیە، چونکی کەسێکی سیاسی کەسێک کە حکم دەکاتن بەڕاستی زۆر جیاوازە لەگەڵ کەسێکە کە حاکمێک وەکو کەسێک بە قورئان حکم. ئەمە لەبەر ئەو هۆکارانەی باس بکرد دەکرێ بەڵێ لێرە و لەوێ لە درێژایی مێژوشە زوڵم کراوە و ئازادیەکانیش تەقەیود کراوە و ضەوابیتی توندی بۆ دانراوە بەڕاستی کە نابێ لێ بچیتە دەرەوە. بەڵام ئایا ئەوە ئیسلامە؟ ئەوە ئیسلامی ڕاستەقینەیە؟ ئەوە قورئانە؟ ئەوە کەلامی خوای پەروەردیگارە؟ بە تەئکید نەخێر. ئەوە خوای پەروەردیگار ئینسانی وەکو عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە باسی بانگی عەمری کوڕی عاس کاتەوە لە میسر کە ئەمە نمونەیەکی زۆر جوانە کاتێک عەمری کوڕی عاس لە کەسێکی قیبطی دەدا لە مەسیحیەت دەداتن کاتێک مسابقەی لەگەڵا دەکا و غاردانەی لەگەڵا دەکا کە دەدۆڕێ کوڕەکەی عەمری کوڕی عاس لە مەسیحیەکە دەدا ئەوی شەکوای حاڵی خۆی دەگەێنێتە مەدینە و لای عومەری کوڕی خەتاب بانگی عەمری کوڕی عاسەکە لە میسرەوە لە بۆ مەدینە دەیهێنێتە ئەوەیە محکەمەی دەکا و تۆڵەی ئەم کوڕە لە بەرچاوی عەمری کوڕی عاسە لە خۆی و لە باوکی دەکاتەوە.
بەڵێ ئەوە ئێمە ئەو عەدالەتە باسەکەین، ئێمە ئەو ئازادیە باسەکەین کە عومەری کوڕی خەتاب ئەنجا فەرمووی بە ڕووی هەموو جیهانە، بە ڕووی هەموو ئەمیرەکانە، بە ڕووی هەموو دەسەڵاتدارەکانە، هەر لەو کاتەوە هەتا ئەمڕۆ هەر کەسێک بەناو ئیسلامەوە فەرمووی مەتا ئیستەعبەدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا. ئێوە کەی خەڵکتان کردوتە عەبد و بەندەی خۆتان؟ کەی واتان لێ هات خەڵکەنە بەندەی خۆتان لە کاتێکا خەڵک بە ئازادی لەدایک بووە؟ بەڵێ بەڕاستی ئەوە زوڵمە، زوڵمش هەر کەسێک بیکە لەژێر هەر ناویەکە بکرێ، لەژێر هەر سێبەرێکا بکرێ، لەژێر هەر ئاڵایەکە بکرێ. ئەگەر ئاڵای لا ئیلاهە ئیلا اللهش بێتن ئەو ئاڵایە تەبەڕای لێ دەکا، بەڕاستی زوڵم لە ئاڵاکە دەکا، زوڵم لە ئیسلام دەکا، زوڵم لە قورئان و پەیامەکەی دەکا، هەروەکو ئەو کەسانەی سەرانی بەعسی لەژێر ناونیشانی سوورەتی ئەنفال و لەژێر ناونیشانی یعنی ئەو هەموو معسکەرە سەربازەی بەناو قاقاع و بەناوی چی و چێوە دروستیان کردبوو، سعدی کوڕی وەقاس و قادسیە و چێوە دروستیان کردبوو. بەڵێ بەڕاستی ئیسلام تەبەڕالەوە دەکا کاتێک ڕەشەکوژی، زوڵم، ستەم، داگیرکردنی هەموو حڕیەتێکی ئینسان لەژێر ئەم ئاڵا پیرۆز و ئەم ئاینە پیرۆز و جوانەیە دەکرێ. ئیسلام بەڕای لێ دەکا و تەبەڕای لێ دەکا ئیسلامی پاک لەگەڵ هەڵس و کەوتی هەر کەسێک دانیە مادامە پێچەوانەی شریعەتەکەی خوای پەروەردیگار بێتن. زۆر باش مامۆستا، ئازادی ڕەها بۆ مرۆڤەکان کاتێکە خەڵک داوای ئەوە کاکە پێی بگا هەر شتێکی ویست حەزی لێی بوو و ئامانجی بوو بە سەرەوانی دیکەدا بڕوا و پێی بگات چه زیانێک بە مرۆڤەکان ئەگەێنمە. بەستمەوەی ئازادی ڕەها ئەگەر هەر کەسە و لە سنووری خۆیەوە ئازادی ڕەها لە گەشتنە حەزە سێکسیەکانی، لە غەریزەیەکانی، لە ئەو پارە و سەروەت و سامانەی کە خۆی حەزی لێتی، ئەگەر هەموو کەس هەوڵی بۆ بدا لە سنووری خۆیەوە چه کۆمەڵگە بەرەو چه ئاقارێکی خراپ هەنگاو دەهاوێت. پرسیارەکەت زۆر لە جێگای خۆیەتی بەداخەوە دەڵێم ئەمڕۆ ئێمە لە بەردەمی کۆمەلگایەکە دەژین، کۆمەڵە کەسانێکە دەژین لە جیهاندا کە بانگەشەی حڕیەتی مطلقەکەن، حڕیەتێکی ڕەها، ئازادیەکی ڕەها. ئازادی ڕەها ئەوەیە کە ئەمڕۆ دەیبینین لە جیهاندا لە لای مجریمەکان، یعنی حڕیەتی ڕەها مطلق لە لای مجریمەکان ئەوەیە. فهم المجرمون معنى الحرية إطلاق أيديهم في الجرائم قتلا وسلبا وظلما وعدوانا. يعني للاي كسي كتاوان بارو مجرمة براستي أويك أو دستي وعلايا دستي كراوية چه دكوجية چون دتكوجية چون لناو الدباق چون طاوان الدكات چون ظلم دلي دكات چون دتوسيني تو چون إهانتك ئەوە پێی دەگوترێ حڕیەت بەلای مجریمەکانەوە. ئەمڕۆ دەبینین لەژێر ناوی ئازادیە، لەژێر ناوی تحقیقی مەسالیحی قەومی و ئەمنی نەتەوەییە دەبینین چەندان زوڵم و جەرائیمی گەورە دەکرێت. ئەمە کا حڕیەتە. دەبینین کۆمەلگاکانی مرۆڤایەتی، کۆمەلگای مجتەمەعاتی بەشەری ئەمڕۆ کە بەدەستی ئەم ئازادیەوە دەناڵێنیە، هەتا بینەقاقەی لە زوڵم و ستەم و تاوان و وێران و تەخریب و تەفجیرە لە وێرانکاریات ڕووچۆتە خوارەوە. بەناو حڕیەتەوە، بەناو ئازادیەوە دەبینین هەموو کۆمەلگای مسلمانانیان وێران کرد، هەموو کۆمەلگاکانی مسلمانانیان کاول کرد، هەموو جیهان کاول دەکا ئەو تێیدا ئازادە. ئەو حڕیەتی هەیە، حڕیەتێک لە لای مجرمەکان معنای ئەمەیە، حڕیەتێکی ڕەها بەڕاستی لە لای فاسقون و الفاسقون والفاسقات، لە لای ئەوانەی کە بەڕاستی زۆر بێدینن، ئەوانەی خەریکی فیسق و فجور و بەدڕەوشتی و بەرەڵایی و بەڵاوکردنەوەی شذوذی جنسی و تاوانی خراپەکاری بەدڕەوشتینە، دەبینین هیچ سنوورێکی نییە لە سنووری ئاژەڵەکانیش چۆتە دەرەوە کە ئەمڕۆ کە دەبینین بەڕاستی بەداخەوە کە جێگاکانی ئەتوانم بڵێم ناو مەدرسە و قوتابخانە و زانکۆ و پەیمانگەکانیشیان کردەوە بە جێگای ڕەقس و سەما و کردویان سینەما. بەڕاستی زانکۆکانیش بۆتە جێگای سینەما و سەمای دەبێت تێدا بکرێ، ڕەقسی تێدا بکرێ، دەبێ عەرضی ئەزیایی تێدا بکرێ، یعنی جێگای عەرزکردنی ئافرەتان بێ لە بۆ گەنجان و شەباب. ئەمە جێگای داخە، ئەمە ئازادی نییە، ئەمە زوڵمە، ستەمێکە بەناو ئازادی ڕەهاوە لە عیلم، لە ثەقافەت، لە ڕۆشنبیری، لە ئینسان، لە گەنج، لە هەموو ئەم ڕەوتانە دەکرێتن بەداخەوە. ئەمە وێرانکردنە، کاولکاریە. ئەو کەسانەی کە بەڕاستی دەستیان بەسەر واریداتا گرتووە، بەسەر ئیقتیسادا گرتووە حڕیەتەوە. حڕیەت لە لای ئەوان ئەوەیە کە تو چی دەکەی بیکە،
چۆن دەخۆی چی دەبەی چی داگیر دەکەیت چی سنوورت نییە ئەتوو بە کەیفی خۆتدا دەبڕی هیچ سنوورێک نییە ئەتوو زەبت کات تلك حدود الله فلا تعتدوها من اقتطع شبر أرض مسلم بغير حق خوای پەروەردیگار هەڕەشەی دێت لەکا بەوەی ئەن یوتەویقه الله من 7 ئەڕەضین بستە زەویەک ئەتوو ناتوانانی وەکو مسلمان داگیرکەی خەڵکی شەیە هەموو دنیایەک داگیرەکە وڵاتێک داگیرەکە هەموو زەوی داگیرەکە بە هەزاران دۆنم داگیرەکە بۆ خۆی دەیبا دەستی بەسەر واریداتی هەموو خەڵکی داگرتووە ئەمە ئازادیە نازانم کوا ئەم ئازادیە ئەم حڕیەتە بۆ لە بۆ ئەو هەیە لە بۆ غەیری ئەو نییە ئەی بۆ لە ئیسلامە حڕیەتی ئەوەمان نییە کەسێک زلەیەک لە کەسێک بداتن کەسێک تەنها چەقۆیەک لە بەرز کاتەوە ئێمە ئەوە زوڵمە بەڕات بۆیە وتراوە إن الحرية مثل النار لا تستخدم إلا ضمن حدود وبحذر شديد وإلا أكلت الأخضر واليابس وتراوە حڕیەت وەکو ئاگر وایە گەمەکردن بە ئاگر یاریکردن بە ئاگر بەڕاستی دەبێتن لە چوارچێوەیەکی زۆر توندا ئاگر بەکاربێنی ئەگەر نا وشک و تەڕپێکەوە دەسووتێنێ بەداخەوە ئەو ڕۆکە ئەو ئازادیە ڕەهایی کە ئەوان بانگەشەی بۆ دەکەن ئەو حڕیەتە مطلقەی ئەوان بانگەشەی بۆ دەکەن ئەبینین ئێمە بەڕوونی چ وێرانکاریەکی لە کۆمەلگای مرۆڤایەتی ناوەتەوە لە هەموو بوارەکاندا لە کام بوارە دەڵێ لە کام مەجالا دەڵێ لە هەموو بوارەکانە دەبینین بەڕاستی وێرانکاری دروست و ژیانی لە کۆمەلگاکانە هەمووی وێران کردووە تێکداوە هەموو شیرازەی خێزان و ئوسرە و کۆمەڵایەتی هەموو تێکدا و پچڕاندۆتی لە مابین یەکدیکەیە ئەمە جێگای داخە ئەمە پێی ناگوتریە بۆیە دەڵێن لا حرية في الظلم ولا حرية في مخالفة الحق والعدل ئینسان ئازاد نییە لە زوڵم کردنا لە ستەم کردنا لە تاوان و لە جەریمە کردنا ئەو مجریمەی کە دەچێتە ناو مزگەوتێکەوە 50 مسلمان لە ناو ڕکوع و سەجدەکانیانە شەهیدەکا و دەیکوژی ئەمە ئازادیە لەکوێیە ئیسلام ڕۆژێک چۆتە ناو کەنیسەیەکەوە خەڵکی کەنیسەکانی تێدا بە ناو ئیسلامەوە کە بگوتوێتی ئیسلام فەرمانی پێکردومە کەسێکی بەو شێوازە کوشتو بێ بەڵێ ئەمە ئەو پەڕی زوڵمە و ئەو پەڕی بەڕاستی ئیرهابە ئەو پەڕی تۆقاندنە ئەو پەڕی بەڕاستی وەکو دەڵێ زوڵمکردنە لە وشەی حڕیەت ئەمە ئەو پەڕی سوکایەتیکردنە بە کەلیمەی ئازادی ئەمە ئازادی نییە ئەمە تەهوینی مرۆڤەکانە ئەمە شکاندنی کەڕامەت و شەخصیەت و لێدانی ئینسانەکانە بەڕاستی هێنانە خوارەوەی مرۆڤە لە ئەو پەڕی لوتکەی مرۆڤایەتیەوە لە بۆ خوارەوەی ئینسانیەت بگرە لە بۆ خوارەوەی ئاژەڵەکان ئەمڕۆکە بەداخەوە دەبینین لەژێر ئەم حڕیەتی مطلقەیە ئەم ئازادی ڕەهایەدا دایکانی ئێمە خوشکان و ئافرەتانی جیهان لە چ ناڕەحەتی و ئەشکەنجە و ئازارێکە دەناڵێنن بەدەستی ئەم هەزاران نەخۆشەی کە تووشیان بۆ ڕێگان ئەو هەموو تەعدا و ئیقتیساب و دەستدرێژی و هەموو ئەم شتانەوە ئەو ئازادیانەی کە ئیسلامی پیرۆز وەکۆڵێ بەڕەوای بینیون بۆ مرۆڤەکان کێ دەستەبەریانە لە کاتێکدا ئیسلام دەوڵەتی نەماوە و سوپا و ئەتوانین بڵێن بە زمانە باوەکەی ئێستا پۆلیس و کەسێکی نییەکەوە دژی ئەو کەسانە بوەستێتەوە کە ئازادی ئەوانی دیکە پێشێلەکەن و ئازادی ئەوانی دیکە دەخەنە وەکۆڵێ پشتگوێ مەبەستمەیە لە کاتێک لە نێو قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم ئەم هەموو بوار و مەجال جوانە هەیە بۆ ئازادی مرۆڤ کە ئیسلام حکم و دەسەڵاتی بەدەستەوە نییە کێ دەستەبەر و گرنتی وەکۆڵێ پارێزەری ئەم مافانەیە ئەگەر یەکێک بێتە پێشلکەر و لە ناوبەری ئەو مافانە بەتەکیت ئێمە لە هەموو کاتێکە خوای پێغەمبەری خوا دەفەرمێ لا يزال طائفة من أمتي ظاهرين على الحق ئەبێ بە بەردەوام کۆمەڵێک بمێنیە کە خوای گەورە دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر ئەگەر ئێمە بمانەوە سیفەتی خێرە ئومە لە دەست دەدەین ئەگەر بمانەوە عولەما بەتایبەت زانایانی ئیسلام هەڵگرانی میراتگرانی پێغەمبەری خوا ئەوانەی کە پەیامی پاکی ئەم ئیسلامیان بەرز کردوتەوە لە لوتکەدا لەسەری ڕمەکەدا دەبێ ئەمانە لە پێشەوە دابن لە بۆ بەرگریکردن لەم ئیسلامە لە بۆ دیفاعکردن لە ئازادیەکانی ئینسان لە بۆ ئەوەی کە بە مرۆڤایەتی بڵێن ئەوەی کە دوژمنانی ئیسلام و غەرب و ئەلمانیەت و دیموکراسیەکان هێناویانە لە بۆ ئێوە ئەوە قەتلە ئەوە کوشتنە ئەوە لە ناوبردنە ئەوە توانەوەیە
ئەوە وێرانکاریە، ئەوە بێحەیا و بێباریە، ئەوە بێشکۆمەندیە، ئەوە شکاندن و لێدانی بەڕاستی کەسایەتی ئینسانە، نەک ئەوە ئازادیە بەڕاستی. ئەوەی کە ئەوان ناویان ناوە ئازادی ئەمە نیە، بۆیە دەبێتن دەنگە ئازادەکان، عەقڵە ژیرەکان، کەسە ڕۆشنبیرەکان، زانایانمان، قەڵەم بەدەستەکان، ئەوانەی کە نووسەرن، ئەوانەی کە ئەمڕۆ کە خۆیان بە چینێکی ڕۆشنبیر دەزانن، بەڕاستی بە تایبەت لە ناو موسڵماناندا ئەبێ ئەم قەڵەمە لێنەبڕاوانە، ئەم کەسە بوێرانە ئەبێ زۆر زۆر بە ئازادی ئەوانیش لە مینبەرەکانەوە، لە شوێنەکانی خۆیانەوە، لە کەناڵی بینرا و بیسترا و خوێندراوەکانەوە، لە هەموو ڕێگایەکەوە ڕێگایان کە لە بەردەم ئاواڵایە کە دەتوانن بەڵێ بەرگری بکەن لەوەی کە بەڕاستی ئازادی تەنها ئەو ئازادەیە کە ئیسلام هێناوێتی لە هەموو مەجال و بوارەکانی ژیاندا. بۆیە ئێمە بەڵێ وەکووتت ئەمڕۆ کەسێکمان نییە یعنی ئەم ئازادیانەمان بۆ بەدەستەبەرکە، یان ئەوەی کە ئازادی نییە کاتێک کە مافی من پێشێ لە کرێ و هیچ سنوورێک لە بۆ ئازادیەکی ئەو حرمەتی دینەکەی تۆ ناهێشترێتەوە، ئەو کاتە کەزنیە دەستی ئەو بگرێ کەس نییە ئەوەی بکە. بەڵام دەبێتن بەڕاستی ئێمە هەموو کاتێک ئەم تائیفەیە، ئەم خەیرە ئومەیە دەبێتن ئەم بەقیەتون صالحە ئەبێ هەبێتن و بەردەوام چاونەترسانە الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون إلا الله وكفى بالله حسيبا. أمانة بمين براستي ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. دبي إما لميدانك يا بين ونابي ميدانك شول كين دبي وكو بتايبتش أليم بزق وكو وتم زاناني إسلام علماني إسلام أبي براستي لبيشوا دابن سر قافلة بن سر الرمبن لبو أوي كهمو كاتيك بلان ومؤامرة كانوا بلاني دجمنان بوچەڵکەنەوە و ڕەدیان دەنەوە لە دژی ئەم هەموو دژایەتی و ئەو هەموو دیعایاتی کوفر و ڤەلالەت و فجوور و فیسق و بێبەندوباریە بوەستنەوە لە بۆ ئەوەی کە ئەوان هاتوونە بەڕاستی هیچ ئەمە پێی ناگوترێ حڕیەت، هیچ ئەسڵێکی نییە، هیچ بنەمایەکی نییە، ئەمە حڕیەت نییە، ئەمە بەڵکو فەوڤایە، ئەمە وەکو وتمان ئاژەڵ و حەیوان و خەڵکی نەخۆش و خەڵکی شێتیش حاشاک بەم ئازادی ئەوان ڕازی نابێتن و ڕێگەی پێنەدراوە. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئیبراهیم کەرکووکی زانایانی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخواز بووی لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەکگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن. خواتان لەگەڵ.